افریقا رو بریار نوین بانک ناوندی عراق د ویداوی د بتایبه سفارت به پرسا پیدان دلار به نرخ فرمی به گشتیاران دمک ده کو سه هفته دبن نرخ دینار برابر به دلار امریکی دا کتنه کابر چافت و مارک یعنی حال حوالر 100 دلار به 149105 دینارانه اما وی پرسه زیاتر گوتو بیش بکن به میوانداری دکتر کامران قادر شارازای دارایی و آبوریج سلیمانی لگلمه دکتر دم باش و سپاس با آماده بونا و شما بریارن بانک ناوندی وکو خود دما خود نه نجیب جکرن یان بوچی آماده کاری جرانه نکرن بریاره که به وی آوایی که کدام که کار لسر دکه پیدان دلار به گشتیاران هشت آماده کاری نویل هرما کردستان به داوی نبونه. بله زۆر سپاس طبعا لەم دوایانەیە کە ئاوا دیسانەوە با بڵێن قودرەتی شڕائی دیناری عراقی تا ڕادەیەکی کەم لەدەست چوو بەڕاستی پەیوەست نەبوو بەو پرۆسەی کە ئایا بۆچی زوو دەستیان نەکردو بۆی کە دۆلار بن بە گەشتیار ئەسڵەن پرۆسەی پێدانی دۆلار بە گەشتیار زەرەر بە ئابووری عراق گەیەنێ بەڵام ئەمە بانکی مرکزی لەو ڕێگەیە تا ڕادەیەکی کەم تەوازن بۆ دیناری عراقی بجێڕێتەوە هەدەفێکی سیاساتی نەختینەیی هەیە نەک هەدەفێکی ئەوەی هەبێت کە بڵین پەیوەست بێ بە مەسایلی گەشتیار و شتیواوە لەبەرێکە بەو ڕێگەیە ڕەنگە بتوانێت بە پێی یاسای بانکی فدراڵی ئەمریکا بەشێک لەو پارانەی کە هەیە بە دۆلار بیا بە گەشتیار کە ئەمە مبەڕێرەکە ئەتوانێت قەناعەت بە بانکی فدراڵی ئەمریکا بکە ئەگەرنا ئەم بەرزبوونەوەی ئەم ئەخیرە پەیوەست بوو بەو قەید و شەرتانی دیسانەوە ئەگەڕێنەوە بۆ قەید و شەرتەکانی پێشووی ئەمریکا کە ئێستا پێش ینی لە چەند مانگی لە 4 مانگی ڕابردووە کاتێکە سودانی چوو بۆ ئەمریکا نەختێ با بڵێن دەستی شل کرد ئەمریکا دەستی شل کرد لەو مڕاعاتی عراقی کرد با بڵێن ئەوە ئێستا تقریبا بۆ 1-2 دەوڵەت هەیە ئەو پارانەی کە تحویل ئەکرێ بۆ نمونە بۆ وڵاتی چین ئێستا ئەو مڕاعاتەی ناکاتەوە دیسانەوە ینی بڵێن ئەو قەید و شەرتانی تۆزە تون کردێتەوە بە تایبەتی بۆ حواڵاتانەی کە ئەچێت بۆ وڵاتی چین لەبەرەوەی کە هێشتا عێراق نەیتوانیوە بازرگانەکانە نەیتوانیوە قەناعەت بە بانکی فدراڵی بکەن کە ئەو پارەی کە تحویل یەکەن بۆ مەسائلی بازرگانی نەچێت بۆ جیهەتانەی کە نایاری ئەمریکان لەبەرەوە هۆکاری سەرەکی بەرزبوونی دۆلار پەیوەست بوو بەوەوە بەڵام عراق چی کرد لێرەیە ئەوەی کرد کە بڕیاریە کە پارە بە گەشتیاران بەلانی کەمەوە ئەو زەختەی کە لە ناو بازاڕایە تا ڕادەیە کەمی کاتەوە تا ڕادەیە بەڵێ دکتۆر هەر سەبەر بە زەختەکە بە ناوی گەشتکردنەوە ببوورە جێبەجێنەکردنی بڕیارێکی بانکی ناوەندی وەکوی پێدانی دولار بە گەشتیاران لە هەولێر سلێمانی و کەرکووک لە کاتی خۆیدا فشار لەسەر دولار چێ ناکە دناوا بازاردا نرخێوی یە دینار بەرامبەر دولار بەڵێ ئەگەر طبعاً ئەم پێدانی دۆلارە بۆ گەشتیاران بۆ مەسەلەن ناوچەکانی هەرێمی کوردستان و با بڵێن کەرکووکیش بێتێتەوە زەختێک تا ڕادەیەک لەسەر دۆلار کەمەکاتەوە بەڵام من بەڕاستی هۆکارەکەی نازانم چی ئەگەر هۆکارەکەی ئەوەیە کە ئەو بانکانە لەم ناوچەیانی ئەتوانرێت لە ڕێگەی TBI بکرێت TBI لە هەولێر و لە سلێمانیش هەیە و ئەتوانرێت ئەو ئیشە لە بەڵێ بەڵامی تر ئەوەیە پێ ناچێت مەسەلەکە ئەوە بێت کە لقی ئەو بانکانە نییە مەسەلەن ئەگەر ڕافدین و ڕەشید نەبێت TBI هەیە بەڵام ئێستا ئەوەی کە من ئەیبینم ڕاگەیەندراوە تەنها لە جارێ لە ڕێگەی ڕافدینەوە ئەو پرۆسەی ئەنجام درێت لە بەیانیەوە بەڵام من پێم وایە کێشەکە ئەمە نییە کێشەکە زۆر لەوە گەورەترە مەسەلەن ئەم دۆلارانەی کە ئەیات حکوومەتی عراقی بەڕاستی ناڵین کاریگەری نابێت بەڵام کاریگەریکی کوردمەودای ئەبێت بۆ سەر جێژیرکردنی نرخی دینار بەرامبەر بە دۆلار بۆ درێژمەودا بۆ لۆنگ تێرم بۆ طویلة الأمد مثلا بەڕاستی کاریگەری لەسەر دۆلار نابێت دامەزینی دۆلار نابێت لەبەرەوەی کە دۆلار هۆکاری سەرەکیەوەیە کە ئەو بازرگانانەی کە بازرگانی نێودەوڵەتی ئەکەن و ئەیانێ پارە تەحویلکەن بۆ دەروی وڵات پارەیان پێ نادرێت کە پێیان نادرێت چی ئەبێت یەت پەنا باتە بەر بازار لەبەرەوە ئەو بازرگانانیان ئەو هەموو ئەو دۆلارانە کۆ ئەکەنەوە تەحویلی وڵاتانی خارجی ئەکەن بەڵام دەرەوی وڵاتیەکەن با بڵێن لە بۆ بازرگانیکردن بەڵام مەسائلی کردنەوەی مەسەلەن لقی بانکی یان پێدانی دۆلار بە گەشتیاران لە ڕێگەی ئەم شارانی باکووری با بڵێن ئەم شارانی ناوچەی خۆمان با بڵێن هەرێمی کوردستان بەڕاستی بە هیچ مبڕێرێک نییە بووی کە بڵێ بۆ بەغا ئاسانە و بۆ ئێرە قورسرە نەخێر بۆ هەمووی یەکشتە بله بتایبەت دەمێکێدا TBI لە کوردستانی هەیە بەس نویسینگە هەیە دناوە فروخانەیەدا نەهاتنە بەکردن دکتۆر دراوشەکە وهادا دەماک و ئەف داکەتنەکە دنیا بەرچاو دیوار سێ هەفتیاندا ڕوودادە نرخی دینار بەرامبەر بە دولاردا هەر کەسێک دگیهەیە پرسیارە ئەوی ئەوە باشە دێ چەندێ دی بلند بیتن ترسێک چێ بووە دناوە خەلکیدا مادەم وهایە ڕەوژی بڤی ئاوایە کە تا ئاماژە پێ کرد
زیاتر بلندبوونێن نووتر ببینین دەبێ دەمێن پێشدەین کورد. بەڵێ طبعا ئایا یعنی خەڵک ئێستا زۆر تالبی ئەوەیە یا ئەوێت بزانێت کە ئایا چەندێک بەرزەبێتەوە دۆلار. بەڕاستی بەرزبوونەی دۆلار هۆکارێکی سیاسی لە پشتەوەیە نەک هۆکارێکی ئابووری. ئەگەر بماوتە عێراق احتیاطاتی کەمە ئەوە هۆکارێکی ئابووری بوو. ئەگەر بماوتە عێراق پارێکی زۆری نیە ناتەوازنیەک لە بازرگانەکە هەیە ئەوە هۆکارێکی ئابووری بوو. بەڵام هۆکارێکی سیاسی هەیە کە ڕێ لەوە ئەگرێت عێراق دەستی بگە بەو دۆلارانەکەی خۆیەتی مثلا بۆی تەحویل کرێت لە بازرگانی نێودەوڵەتی. ئەو هۆکارش ئێمە بەڕاستی هەمومان نەزانین و پێشتریش کە دۆلار قدرەتی شڕایی دیناری عراقی دابەزیەوە یا با بڵێن ئەوەی کە لە بازار پێرێن دۆلار بەرز بۆتەوە هۆکارەکە هێر ئەو بانکی فدرالی بوو. جا هەتا بانکی فدرالی ئەمریکا ئەو توندیە یا خەزانەی ئەمریکی ئەو توندیە بگرێتە دەست واتە فشارەکانی بۆ سەر عێراق تونتر بێت ئەوەنە زیاتر دۆلار بەرز بێتەوە. من پێشبینی مەکە پێش ئەوەی کە مەسەلەن پێش لە ساڵی 2023 وتم ئەگەر وا بڕوە ئەو کاتە وتم ئەگەر وا بڕوات ئاوا ئەمریکا فشارەکانی تونگ بێت دۆلار زۆر بەرز بێتەوە ینی بە شێوەیەکی خەیاڵی بەرز بێتەوە. بەڵام لە کۆتایی ساڵی 2023 و سەرەتای ساڵی 2024 و کاتێکە سوودانی چوو بۆ ئەمریکا تا ڕادەیەک ئەمریکا فشارەکانی لەسەر عێراق کەم کردەوە. بەڵام ئێستا ئەیبینم کە فشارەکانی لەسەر عێراق دیسانەوە زیاد کردوتەوە. دیارە وەرەقەی سیاسی ئەوێ چەند شتێک هەبێت کە عێراق بیکات. ئێمە بەڕاستی هەموو شتێکی نازانین، میدیا هەموو شتێکی نازانێت. بەڵام شتێکی تر هەیە کە ئەبێ بزانین محافظی بانکی مرکزی عراقی ئێستا لە ئەمریکایە بۆی کە گفتوگۆ بکات لەسەرەوەی کە ئەو ئاسانکاریانی کە پێشتر لە مانگی دووسەیە کراوە ئێستاش ئەو ئاسانکاریانە هەر پەیڕەو کرێت. جا ئیتر ئەمە ئایا عێراق بۆی ئەکرێت ئەگەر بۆی نەکرێت بەڕاستی دۆلار بەرز بێتەوە. بەس ئەگە بۆی بکرێت دۆلار بە هەمان شێوە یێتەوە سەر خاڵی یا با بڵێن ناوچەی 145,000 و 144,000 و 146,000. بە دیاریکراوی دکتۆر یەک ji wan fişaran ku gelek caran tê behezkirin sedemên siyasî li piştin ew jî ragirtina mamalakirina biyûwanê Çînî ye bû bazirganên Iraqî bi givaşa Wezareta Derve an ku xizîneya Emerîka. Gotina we bi diyarkirî li ser mamalakirina biyûwan çi ye? Ayindeya wê biryara pêştir dê çi be ji ber ku gotinên xwe de dibêjin demkiye ev ragirtine weke banka navbendî û çavkanên wê amaje pê dikin. بەڵێ دیارە ئەم ئەوەی کە وتم ئەو تەحویلاتانەی کە بۆ سین ئەکرێت بە لیوانی طبعا ئەوەی کە ئەمریکا کردوێتی ئاسانکاریکی زۆری بۆ عێراق کردو. مەسەلا ئێستا تۆ لە ئیمارات تیجارەت لەگەڵ ئیماراتە بکەی پارەکە بۆ کا بە درهم ئێخۆ دۆلارەکە ئەچێ بۆ کوێ ئەچێ بۆ ئیمارات باشە ئەبێت تۆ بچی بۆ تەحویلکەی بۆ ئیمارات بۆ ئەوەی کە با بڵێن درهەمی پێ بکڕی بۆ تورکیا ئەبێ لیری پێ بکڕی باشە بۆ سین ئەبێت لیوانی سینی پێ بکڕی کەواتە تۆ هەر دۆلارەکە ئەمریکا هەر دۆلارەکە تەحویلەکات یعنی قسە لەوەیان نییە بەس قسە لەوەیە ئەماوەی وەسانەتی. بەڵام بۆ وەسانەتی من بەشێک لە سەرچاوەکان ئەڵێن ئەو هەنێ لەو کۆمپانیانی کە بازرگانانی عێراق بازرگانیان لەگەڵا ئەکەن گومانی لەسەر لەلایەن ئەمریکا و گومانی لەسەر کە بازرگانیان لەگەڵ چەند دەوڵەتێکی ترا هەبێت بۆ نمونە لەوانە وڵاتی رووسیا مثلا ئەو کۆمپانیان سینیانە بازرگانیان لەگەڵ رووسیایە هەبێت لەبەرەوە ئەوان بەشێک لە میدیاکارە یا با بڵێن بەشێک لە سەرچاوەکانی میدیا وا ئەڵێن ئەو کۆمپانیانە بازرگانیان لەگەڵ ئەو دەوڵەتانە هەیە کە نایاری ئەمریکان لەبەرەوەی کە ئەمریکا بەشێک تەمان هەمووی ڕانەگرتووە بەو ڕادەیە بەس زۆربەی هەرە زۆری تەحویلاتەکانی ڕاگرتووە. ئێستاش تۆ مەسەلەن دۆلارێ بێت بازرگانی بکەی لەگەڵ سینە و چینە و لەگەڵ ئەو کۆمپانیانی کە ئەمریکا ئەوێت و ئەوەی ئەمریکا با بڵێن مشکلی لەگەڵانیە هەر ئەتوانی دۆلاری بۆ تەحویلکەی نەک هەر لیوان هەر دۆلارەکە ڕاستەقۆ بە تەحویلکەی بۆ هەموو وڵاتانی جیهانیش. بەڵام کێشەی بازرگانانی عێراق یا کێشەی عێراقەوە بوو ئەو بازرگانانی کە بازرگانیان لەگەڵ ئەو دەوڵەتانەیە هەبوو بۆ نمونە لەوانە مەسەلەن باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و ڕۆژهەڵاتی ئاسیا و سین و ئەو دەوڵەتانە مەسەلەن کێشەکە ئەوە بوو کە ئەم بازرگانانە تەعامل لەگەڵ چەند کۆمپانیایەک کرد کە ئەمریکا ڕازی لەسەر نەبوو بەڕاستی دۆلاریان بۆ تەحویلکە و ئێستا ڕازی لەسەر نییە لیوانیشی بۆ تەحویلکەیت. لەبەرەوەی ئێسامە کێشەکە بەردەوامە ئەگەم کێشەیە بەردەوامە بەڕاستی مشکلی گەورە بۆ بازرگانانی عێراق دروست دەبێت. بەلکی بوو بازرگانیا لەگەل ئێرانێژی چێ ببە کێشە دەمەکەیداوە کە تا ئاماژە پێکردی دکتۆر و ئەمریکا سیاسەتە خۆ دیسان تند کردیە بە لەگەل عێراقی دەپرسە دولاردا و هاوردەکردنا لەگەل وڵاتێن دەمەکێدا ئێران نها ئاماژە بووەیەکێ دەکەتن و تەفگەراوەیە بازرگانی و هەناردەوێ بۆ عێراقی زێدە بووە بڕێژە سەدی 28 vێداویەدا.
بەڵێ بەڵێ بالضبط بەس یەکێک لە کێشەکان ئەمەیە وەکو ئێستا من کە کەلیمەی نەیار بەکارێنم واتە ئەو دەوڵەتانی کە لەگەڵ ئەمریکا کێشیان هەیە ڕاستە ئێستا دۆلار لە جیهانە تەحویل ناکرێت ڕاستە و خۆ بۆ ئێران بەڵام ئێران و عێراق ئێران لەگەڵ چەند دەوڵەتێکی تراو لەگەڵ عێراقیشە بازرگانیەکی گەورەی هەیە ئەم بازرگانیە بەچی ئەکرێت بە دۆلار ئەکرێت تەمان ئەو دۆلارانە لە شۆ کرد لەناو بازارە کۆکرێتەوە کێشەی سەرەکی عێراقەوەیە ئەمریکا کە کاتێک حواڵە و دۆلار ئەکات بۆ بازرگانی عێراقکە بۆ دەوڵەتانە ئەیکا کە چییە کە با بڵێن ئەمریکا ڕێگەی پێیاوە بەڵام تۆ بازرگانی هەیە لەگەڵ چەند دەوڵەتێکا کە ئەمریکا ڕێگەی پێنەیەوە ئەو بازرگانانە چی بکەن ئەبێ بێن لە ناو بازار دۆلار بکەن کە لە ناو بازار دۆلار بکەن دۆلاری ناو بازار کۆکەنەوە و تحویلی ئەو دەوڵەتانە ئەکەن کە با بڵێن لەگەڵ ئەمریکای کێشیان هەیە کەواتە ئەمە کێشەی سەرەکی بابەتی بەرزبوونەوەی دۆلارە کێشەی سەرەکی بابەتی بەرزبوونەوەی دۆلار حواڵەکردنی ئەو دۆلارە کۆکردنی ئەو دۆلارێ و تحویلکردنێتی بۆ لەبەرەوەی کە ئەم دۆلارانە بە هیچ شێوەیەک تحویل نابێ بۆ دەوڵەتانە لەبەرەوەی کە ئەو دەوڵەتانە ئەسڵەن مەسەلەن ئەو بۆ نمونە ئێران و عێراق ئێران بان کراوە حەزڵ کراوە کە دۆلاری بۆ نەچێتەوە تۆ ناتوانانی لە ڕێگەی ڕاستەخۆ لە ڕێگەی بانکی فدرالی ئەمریکا کە کاتێک تحویلاتی دووەلی ئەکرێت لە ڕێگەی سیستەمی سویفتەوە تۆ پاری بۆ بنێری یان چیەکەن یان ئەو پارانەی ناو بازار کۆکەنەوە بازرگانەکان ئەیکردن و ئێخۆ ئیسرادی پێگەی ئێخۆ بێت تۆ پارە بیت یعنی تۆ ئەچی ئیسرا دەکەیت لە ئێرانەوە ئێخۆ بێ پارە بیت یعنی لیرەی یا با بڵێن تمەنی ئێرانیش بە ئێخۆتمەنەکە بە چی کڕێنە بێ بە دۆلار بیکڕی دیناری عێراقیش بەریت دینارەکە بۆ نەوە هەرێکەنەوە بە دۆلار کەواتە دوجار هەر دۆلارە کەواتە ئەم کێشەیە بەردەوامە بێت هەتا بانکی فدرالی ئەمریکا سوور بێت لەسەرکی عێراق ئەو بازرگانی لەگەڵ دەوڵەتانە بکات کە نەیاری ئەمریکا گەلک سپاس دکتۆر کامەران قادر شەڕەزای دارە و ئابووریژ سلێمانی لەگەڵ ما بووی دەم باش